ئەم شیرینیم دروست کردووە دڵم نەتێکی بم نەبیشی خۆم ئێستا چی لێ بکەم باشە وەرم با فێتام بڵێم چۆن دروست دەکرێت دڵشتی وانە وەرم بە تاقیکەینەوە بزانین چۆن دەرچووە جا بە یەکجار حەز لە مانگۆیە پێشنیارەکەم ئەو شیرینیە تاقی بکەیتەوە تامی عەجایب خۆشە بێ ئێوە ناخۆش کەرەستەکان پسکویت، شیری خەست، شیری تەڕ، کرێمشانتی و لەگەڵ کرێمی چوارگۆشەی پووک. سەرەتا 2 کیسە کرێمشانتی دەکەمە قاپەکەم، 2 کەوچکی خواردن لە شیری خەست، 200 میلیلیتر لە شیری تەڕی سارد. و دواتر پێویستمان بە پووکە بێ کە زۆر تایبەتە و لە هەمان کاتە 4 دانە بەکاردەهێنم. دەتوانی بۆ خواردن بۆ شیرینی بۆ هەویرکاری و بۆ نانی بەیانیش بەکاری بێنیت. 4 دانە پووکەکەمە ناو کرێمەکەم و دواتر میکسیەکەم تا بە جوانی کرێمێکی لەم شێوازەمە بۆ دەردەچێت. و لەم لاوە بسکویتەکە یەک لە شیر هەڵەکێشم و لەناو قاڵبەکەمە دای ئەنێم و بە کرێم قەپاتی دەکەم و پاشان دووبارە دەست پێ دەکەمەوە تا دەکاتە ئاستی قاپەکەم. پێویستمان بە مانگۆی فرێشە بێت و هەندێک جوانکاریش. من بەم شێوازە جوانکاریم بۆ کرد و توانین جوانکاری بۆ نەکەی تەنها بە مانگۆ پێشکەشیکەی. لەگەڵ پووک بە هەمیشە خواردن و شیرینیەکانت تایبەت بێت دووباری بکەنەوە دڵنیام زۆر بە دڵتانە بێت.